سڵاوتان لێبێت. ئێستا سەردەمەکە سەردەمی ژیری دەستکردە. بێگومان زۆرێک لە ئێمە زۆرینەمان گوگل کرۆم بەکارهێنین بۆ سەردانیکردنی ئینتەرنێت و کردنەوەی سایتەکان و ئیترە و گەڕانەی کە ڕۆژانە پێویستمانە بێت لە تۆڕی ئینتەرنێتە. بەڵام ئێستا وێبگەڕێکی تر هاتووتە ناو بازاڕێکەوە بە ناوی براوسەر OS کە ئەمە ئەدرەسەکەیەتی. یەکێکە لە ژیریە دەستکردە نایابەکان کە تێکەڵی وێبگەڕ کراوە. ئێمە عادەتەن کاتێک کە لەگەڵ ژیری دەستکردە تەعامولەکەین، چاتی لەگەڵەکەین، بۆ نمونە ئەمانە ئیمێڵێکمان بۆ بنووسێ، کاتێک چات GPT یان هەر ئایەکی تر ئیمێڵەکەمان بۆ نووسێ، کۆپیەکەین و ئەچینە بەشی ئیمێڵە، خۆمان ئەینێرین ئیمێڵەکە. بۆ هەموو شتەکانی تریش بەو جۆرە. بەڵام ئێستا کاتەکە کاتی ئەوەیە تر بەکردداری ئایەکان خۆیان ئیشەکان بکەن وەکو ڕۆبۆتێک، ئێمە تەنها فەرمانەکەیان پێ بین. ئێستا ئەم وێبگەڕە ئەتوانم بڵێم خەریکە جێگە بە گوگل کرۆم و هەموو برۆسەرەکانی تر لێژەکات ئەگەر فرێی خۆیان نەکەون، چکە ئەم هاتووە AI تێکەڵی وێبگەڕەکە کردووە. تۆ ئەتوانی لە ڕێگەی ئەم وێبگەڕەوە کاتێک کە ئەپلیکیشنەکەت دابەزان، ئەتوانی فەرمانی پێ بکەی بچێت بەشی ئیمێڵەکەت بکاتەوە، ئیمێڵت بۆ بنووسێت و بۆش بنێرێ. ئەتوانی پێی بڵێ بچێت لە ئەنتەرنێتە بگەڕێ بۆ بابەتێکی دیاریکرا، بۆ ئایتمێکی دیاریکرا و راپۆرتی لەسەر کۆکاتەوە کە نرخەکەی چەنەوە، ئایا کوالێتی نزمەکەی بەچەنە و خۆشی بەچەنە، و کۆمەڵێ تایبەتمەندی تر کە ئەم مۆدێلە بەڕاستی بەس عایدیەوەی کە تۆ فەرمانی پێ بکەی، ئەمری پێ بکەی بۆ جێبەجێ بکە. کەواتە ئێستا سەردەمەکە بایەوە نەماوە کە چاتی لەگەڵکەین، ئێستا خۆیان ئیشەکانمان بۆوەکە بە کوالێتیکی بەرز، بێگومان لەژێر سەرپەرشتی و چاودێری خۆمانە. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش بە هەموو لایەک. خواتان لەگەڵ.